بۆ ڕێزگرتن لەو یادە پیرۆزە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەیدان و سەرۆریان بارزانی نەمەت. کوردە فەیلیەکان و ڕۆڵیان لە بزاوی ڕزگاری خوازی نەتەوەی کووردە سەردێڕی سەمینارێک بوو کە لەلایەن ڕێکخراوی پارتی دیموکراتی کوردستان لە شاری ئۆرۆبرۆ بۆ عیسای فەیلی بەڕێوەچوو. عیسا فەیلی لە باسەکەیاندا ئاماژەی بە شوێنی نیشتەجێبوونی فەیلیەکان لە عێراقدا کرد و پاشان بە وردی کێشەی دەوڵەتی عێراق و فەیلیەکانی خستە ڕوو. ناوبراو سەرەتای کێشەکانی گێڕایەوە بۆ سەرەتای دامەزرانی دەوڵەتی عێراق و سەرەتای دەرکردنی فەیلیەکانی گێڕایەوە بۆ ساڵی 1940 ئەو کاتەی کە ڕێژیمی سەدام حوسێن هەستی بەوە کرد کە فەیلیەکان لە بواری بازرگانیەوە بەهێزن و خەریکە دەست بەسەر بازاری عێراقدا دەگرن. کیشەی کورد فەیلی لە عێراق بیلابیژیم کیشەی ئەمرو نییە، هەن 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵ نییە. کورد فەیلی بەشیگە لە ملەتی کورد، لە گەلی کورد. جینشینی کورد فەیلی لە مناطقی بەغدا بیلابیژیم، لە مەندەلی و خوارە مەندەلی بەدرە و زۆرباتیە و حەی و مناطقی کورد تا ئەگادە عەمارە تا نزیکی سنوورەکانی بەسرە بیلابیژیم. لە ئەمبەرەی عێراق بیلابیژیم ڕوژەڵاتی عێراق هەمووی کوردی فەیلیە. لەگەڵ بەغدا بیلابیژیم زۆربەی کوردی فەیلی خۆیان لە بەغدان. مشکلەی کورد فەیلی دەست پێ کرد لە کاتێکی دامەزاندری دەوڵەتی عێراق ساڵی 1921. طبعا ڕۆڵی کوردی فەیلی لە عێراق هەمووی ئەزانێ، حتا عێراقیەکان عەرەبەکان ئەزانن کوردی فەیلی چی کردووە بە عێراق. تجارەی عێراق تقریبا نەبیژیم هەمووی 80% تجارەی عێراق بە دەستی کوردی فەیلی بوو. ڕۆڵی کوردی فەیلی بیلابیژیم لە بازاری عێراقی کلیلی بازاری عێراقی بە دەستی کوردی فەیلی بوو. حکووماتی عێراقی هەمیشە ئەترسا لە کوردی فەیلی، یعنی لە ساڵانی بیلابیژیم سیەکان چلەکان پەنجاکان ئەترسان لە کوردی فەیلی، چونکە کاتێکی بیلابیژیم شەریحەی ئەو ملەتی زۆر قایمن بازرگانی بەدەستیانە حکوومات ئەترسی لە ئەو بەشە. دەرکردنی کوردی فەیلی دەست پێ کرد لە ساڵانی 41-42 دەست پێ کرد چەند عائلە دەرکردن بۆ ئیران على ئەساس ئەمانە تەبعیەی ئیرانیین. لە بەشێکی دیکەی باسەکەیدا عیسا فەیلی ئاماژەی بەوە کرد کە کوردە فەیلیەکان لە بەغدا هەر لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961ەوە یارمەتیدەر و پشتیوانی ئەو شۆڕشە بوون و یەکەمین دەرکردنی گەورەی فەیلیەکان کە لە ساڵی 1969دا ڕوویدا نزیکەی 7000 کوردی فەیلی لە عێراق دەرکران. هۆکارەکەی ترسی ڕێژیمی سەدام لە پتەوبوونی هەستی نەتەوایەتی لەلایەن فەیلیەکان و یارمەتیدان و پشتیوانیکردنیان لە شۆڕشی ئەیلول بوو. شەورەشی ئەیلول دەست پێ کرد ساڵی 1961. کوردە فەیلی یارمەتی شەورەشە کرد بە پارە، بە دەرمان، بە جل، بە هەموو چشت، حتا تەئمین ماڵی خۆیان لە بەغا ئەکردن بۆ سەرکردایەتی ئەحزابی کوردی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا. حکومای عێراقی تەماشا کردن ئەوانە کوردی فەیلی بوون بە خەتەر لەسەر حکم لە عێراق، چونکە ئەمانە دەست پێکردن یارمەتی شەورەشی ئەیلولەکەن. نیشتن بەرنامەی نانن بۆ کوردی فەیلی چۆن خلاص بکەن، خلاص خۆیان بکەن لە کوردی فەیلی. ساڵی 1969 یەکەمین دەرکردنی گەورەی کوردی فەیلی دەست پێ کرد لە بەغدا. نزیکی 7000 خانەوادەی کوردی فەیلی دەرکردن بۆ ئیران بە حجەتی على ئەساس تەبعیەی ئیرانین. ئەمانە لە مناطقی مەندەلی دەرکردن، لە مناطقی کووت، حەی، لە بەدرە، لە زۆرباتیە، لە عمارە بیلابیژیم ئەوانە هەم دەرکردن. ئەوانە خۆیان حجیان هەبوو على ئەساس ئەمانە تەبعی ئیرانیین ئەجنەبیین و عینی وەخت شیعەن
کوردی فەیلی شیعان عینی وەخت دوو مشکلەیان هەبوو یەکەم قەومیین کوردن دوێم شیعان بەس خۆی زیاتری دەرکردنی کوردی فەیلی بە خااتری ئەوانەی کوردون ساڵی هەفتا دەرکران مجموعی دەرکرا لە کوردە فەیلیەکان ناردن بۆ ئیران هەفتاویەک دەرکران هەفتا و دۆ تا ساڵی هەشتا گەورەترین مجموعی کوردی فەیلی دەرکران لە بەغا نزیکەی 600,000 کوردی فەیلی دەرکران بێ پارە بێ ئەسباب ماڵ بیلابیژیم بێ دوکان هەمویان عێراق مسادرەی کرد وەریاگرت پارەگەیان لە بنووک لە هەموو جی لەگەڵ ئەوە 20,000 گەنجی کوردی فەیلی حەجزیان کردن لە سجن تا ئێستا بیشونن ئەو 20,000 کوردی فەیلیە لە پاش ڕوخانی سەدام حسین لایەنە مەزهەبیە عێراقیەکان لە هەوڵی ئەوەدا بوون بەهۆی ئەوەی کە 95% فەیلیەکان لە ئاینی شیعەن بۆ لای خۆیان ڕاکێشن و بەهۆی ئاینەکەیانەوە لە کورد بوون بیان سڕنەوە ئێستا دوای ڕوخاندنی سەدام زۆر لە ئەحزابەکانی عەرەبی بیلابیژیم ئەحزابەکانی ئیسلامی عەرەبی ڕێزم بۆ هەمووی ئەحزابی ئیسلامی محاولەیەکەن بەش کورد بکەن دەست پێ ئەەکەن بە کوردی فەیلی چونکە کورد فەیلی شیعان زۆربەیان 95% شیعان محاولەیەکەن ئەم کوردە فەیلیەکانە بکیشن بەلای خۆیان باشە دوایی بە تعریبیان بکەن زۆر هەیە قبول بە عەرەبکردنیانەکەن بە زۆر هەیە زۆربەیان قبول ناکەن بە تعریب خۆیان بکەن لە بەشێکی دیکەی سمینارەکەدا شێخ ڕایەت جەواد بۆ بەشداران دوا و ئاماژەی بەوە کرد کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی سەرەکی وڵاتی عێراق فەیلیەکان و ئەوان لە پێش ئیسلامەوە لە عێراق نیشتەجێ بوون و ئاینی شیعەیان هەڵبژاردووە بەڵام پاش دامەزرانی دەوڵەتی عێراق بازرگانی عێراق کەوتە دەست کوردە فەیلیەکان ئەوان بیر و باوەڕیان وەک چەکێکی دوولایەنە بوو لەلایەکەوە پاڵپشت و پشتیوانی لایەنە دینیەکەیان بوون و لەلایەکی دیکەشەوە پاڵپشت و پشتیوانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد چ لە بواری مادی و چ لە بواری معنەویەوە بوون ئەوەی کە بۆ خەڵکی عێراق ڕوونە کوردە فەیلیەکان ئەوەی کە پێشکەشی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و دینی ئیسلام کردویانە نیشانەی خەباتیانە دژی زوڵم و زۆر و دیکتاتۆری لە عێراقدا شێخ ڕایەت جەواد ئاماژەی بەوە کرد کە دەوڵەمەندی کوردە فەیلیەکان و شێوازی بازرگانی کردنیان بۆ هۆی ڕاکێشانی سەرنجی حکوومەتی عێراق و ئەمەش بۆ حکوومەتی عێراق جێگەی پەسەند نەبوو کە کورد بازاری عێراق بەدەستەوە بگرێ هەر بۆیە بە بیانووی دەعوەتکردن هەموو بازرگانە کوردە فەیلیەکانی کۆ کردەوە و دەست بەسەر و زیندانی کردن کە تەنیا بەمەژ نەوەستا بەڵکو کەسوکاری بازرگانەکانیشی دەستگیر کرد و لاوەکانی هەموو خستنە زیندانەوە و دەستی بەسەر سەروەت و سامانیانداگرت بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاش کەس نییە دان بەوە دابنێ کە کوردە فەیلیەکان چیان بەسەردا هاتووە و چیان کردووە و چ لە پێناو دین و چ لە پێناو کوردبوونیاندا بەشێکی دیکەی سمینارەکە تەرخان کرابوو بۆ پرسیار و وەڵام و داخوازی بەشداران کە لەو بەشەدا بەشدارانی سمینارەکە داواکار بوون یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پشتی فەیلیەکان بگرێ دووەم لایەنە سیاسی عێراقیەکان چی دیکە فەیلیەکان نەکەنە پرد بۆ سەرکەوتنی خۆیان لە هەڵبژاردنەکاندا و تەنیا لە کاتی هەڵبژاردنەکاندا ئاوڕیان لێ بدەنەوە سێەم داوا لە هەرێمی کوردستان دەکەن کە کاناڵێکی تەلەڤیزیۆنیان بە زاراوەی فەیلی بۆ بکاتەوە ئێمە وەکو کوردی فەیلی هەر لە مێژووی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد ڕۆڵی بەرچاویان هەبووە لە بزودنەوەی ڕزگاری خوازی کورد هەر لە دامەزرێنانی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕەحمەت بێ دکتۆر جعفەر محەممەد کەریم یەکی لە دامەزرێنەکان بووە لەگەڵ بارزانی نەمر و پاشانیش لە پاش اتفاقیەی ئازار بارزانی نەمر بیرۆ بۆ چوونێکی باش هەبووە سەبارەت بە کوردە فەیلیەکان ئەوە بوو کە عومقێکی ئستراتیجی بۆ کورد دروست بکەن لە بەغدا بەڕاستی کێشەمان زۆرە کێشەمان لەگەڵ حکومەتی بەغا هەیە ناتوانم بڵێم کێشەمان لەگەڵ حکومەتی کوردستان هەیە بەڵام وەکو حکومەتی بەغا ئێمە بووینەتە پردێک لەسەرمان ئەڕۆن بە تایبەتی حزبە سیاسیەکان ئیشی خۆیان لە هەڵبژاردن تەواو ئەکەن و دوای ئەوە لێ خۆ حافیزتان بێتن و کەسیش حەقمان بۆ ناهێنێتن بەڵام ئێمە وەکو کوردی فەیلی ئەبێ خۆمان ئیش بۆ خۆمان بکەین بەڵام زۆر سپاسی حکومەتی هەرێمەکەین ئێمە بەڕاستی ئیشی بۆمان کردووە زۆر نوێنەرمانیش هەیە
بەڵام بەداخەوە تا ئیستا ئێمە نازانین ئێمە کوردی کوین. كرد فعليا حل بغداد فرن بس نية يكي توعية عن بكيجن يعني مفروضة حكومة إقليم إذاعة بك فضائي تلفزيون وزوان كرد فعلي لبغداد لأن لبغداد تقريبا 2 مليون كرد فعلي هسه من اللي خانقينا بدرسة يعني حل الزرباطية اگر ای قناة بك وزوان خيان كانيجن توعية قوميتي باري قورا خيان فەیلیەکان ژمارەیەکی زۆر لەو کوردانن کە لەلایەن ڕێژیمی سەدام حوسێنەوە لە عێراق دەرکراون و ناسنامەیان لێ سەندراوەتەوە و زیاتر لە 20,000 کەسیان بێسەر و شوێن کراون.